بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆ دەکەین سەبارەت بە هەڵبژاردنەکانی دوێنێ 12/5/2018 لە عێراق و هەرێمی کوردستان. ئێمە فۆکەس دەکەینە سەر پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئەو ساختەکاریانەی کە لایەنە سیاسیەکان ڕای دەگەن ساختەکاری بەرچاو کراوە لە دەنگدانی ئەم جارە لە ڕێگەی سیستمی ئەلکترۆنیەوە. ئێمە لە ڕووی یاساییەوە جۆری هەڵبژاردنەکە و ئەو جۆرە ساختەکاری کە ئەنجام دراوە لەلایەن چەند لایەنێکی دەسەڵات لە هەرێمی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین. هەڵبەتە ئەشمەوە بڵم لە عێراقی چەند لایەنێکەیە کە تێبینیان لەسەر خودی هەڵبژاردنەکە هەیە و داوای دووبارە ئەنجامدانی هەڵبژاردنەکانەکەین. ئێمە گفتوگۆی یاساییانە سەبارەت بە بەڕێوەچوونی هەم پرۆسەکە هەم ئەو تێڕوانین و تێبینیانەی کە بەشێک لە لایەنە سیاسیەکان لەسەر خودی پرۆسەکە هەیەە گفتوگۆ دەکەین بە میوانداری بەڕێزان دانەدارە یاساناس هەروها بەڕێز ئاسۆ حەمەشین یاساناس لە سوودەکانمان لە شاری سێمانی ماوەسەدانە سوپاس بۆمەدەبوونی بەڕێزیشان ماوەسەدانە لە بەڕێزەوە دەست پێ دەکەم بەوێت لە دیدی یاساوە تێڕوانینی ئێوەی یاساناس بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆسەی دوێنێکە لە عێراق و هەرێمی کوردستان بەڕێوەچوو تێبینی و سەرنجتان چی بوو؟ بەناوی خوای گەورە میهرەبان ڕێز و حورمەتم بۆ بینەر و بیسەری کەناڵەکەتان و جەنابتان و مامۆستای خۆشەویست. لە ڕاستیدا پرۆسەی هەڵبژاردنەکان ئەگەرچی پرسێکی یاسایی بەڵام دیوەکی سەرەکیشی پرسێکی سیاسیەوە تا ئەو کارەکتەرانەی ئەم ململانەیەکەن قەوارە سیاسیەکانن ڕێگایەکی سروشتی و مەدەنیانە بۆ گۆڕانکاری لە شێوە مۆدێرنەکەی گۆڕانکاری ئەگەر بڵێم لە ناوچانەشا ڕەوتێکی ئەوەی بینی بۆ کە بریتێ لە پەنابردن بۆ سندوقەکانی دەنگ وە تۆ قەبارەی قەوارەکەت و سەنگ و کێشی قەوارەکەت لەم ڕێگە مەدەنیە و بە شێوەیەکی سروشتی بۆی دەساودەسی دەسەڵات مەدەنیانە و بە ئاشتیانە بکرێ. ئەمە ڕەوتەکەی ئەو کو دەڵێ قسەی ناو کتێبان ئاوان ئەمما کە دێەوە ئەم مۆدێلە ڕێک بێنی تەناو کۆمەلگاکانی و ئێمەوە تەماشا دەکەی سەر دەنگدەری شتەیەگا لەوەی کە بەدڵنیاییەوە ئەو مۆدێلە بۆ وڵاتانە کە بێ کە پێشەکی و ئامادەسازیێکی زۆرتری بۆ کراوە. تۆ تەماشا بکە هەڵبژاردن بۆ یەکێک کە بێ بۆ وڵاتانێک کە زۆرتر بۆ دەسەڵاتێک کە قیمەتی دەنگی هاوڵاتی و مشارەکەی هاوڵاتی بزانێت. تەنانەت بۆ زانیاریت هەندێک دەستوری وڵاتان ڕۆژێکە لەو قەناتە باسم کرد وەکو مافێکی سیاسی سەیری هەڵبژاردن ناکەن وەکو وەزیفەیەکی سیاسی سەیرەکەن وەکو ئەرکێکی سیاسی. ئەمە لە دەستوری خۆیان وەکو ئوستڕالیا نووسیوانە بۆچی بۆی هاوڵاتی جوزئێکە لەم پرۆسەیەوە ئەو ئیختیار یاخۆت ئەو بە هەڵبژاردنەکانی خۆی نمایش و وێنەی دەسەڵاتە سیاسەکە نمایشەکە. بەس لێرە بەداخەوە هەڵبژاردن زیاتر دیوە ڕۆتینەکەی بینی بۆ دەسەڵاتداران زۆر کەیفیان پێ نەهات. من بیستبووم زۆر کەیفیان بە ڕۆژەکەشی نەهات بۆی ئەویان کرد ئیرادەیەکی وا هەبوو لایەن حکوومەتی خۆ دەسەڵاتی جێبەجێکردنەوە لە عێراق کە ویستیان پەرلەمانتاران ئەمە هەڵەیە بکەن کە هەڵبژاردنەکان دوا بخەن. بەڵام دادگای فیدراڵی تەدەخولی کرد و بە یەکێک لە بڕیارەکانی خۆی تەفسیری و دقی کرد کە تۆ خولەکەت بۆ 4 ساڵە نابێت درێژی بکەیتەوە تا متمانێک لە خەڵکەوە بە تۆ دراوەکو نوێنەر بۆ 4 ساڵە مافی تۆ نێ درێژی کەیتەوە متمانەکەت. ئەم پرۆسەیە بەداخەوە نەتیجەکەی دایمە قسەیەکی ئینگلیز هەیە زۆر جواناڵێ دەنگدان گرنگ نییە گرنگەوەی کێی ژمێرێ کێژماردنەکەی بەداخەوە هەموو جارێک کێشی تا دروست بووە. تۆ تەماشا بکە لەو 2005 و هەرێمی کوردستان دووەم هەڵبژاردننی ڕێکوپێکی کرد یەکسەر هەرێمی کوردستانیان داخلی لیستی ڕەش کرد چونکە ئەمنەی خوروقات و ناتەواوی تیا بوو زۆر زۆرە بێ ئەم جارە پێی بڵێ چی ئەم جارە هەر خۆی پرۆسەکە ڕەش بووە هەر هاوڵاتی نمایشەکەی لە بەرچاو ڕەش بووە نەک پرۆسی هەڵبژاردن. ماسە لەسەر ئەو قسەی کە هێناتەوە گرنگ نییە هەڵبژاردن چۆن نەکرێەوە گرنگەوەی کوێی ژمێرە باشە ئەم قەوارە سیاسیانی کە هەمیشە تێبینی و سەرنجیان لەسەر خودی پرۆسی هەڵبژاردنەکە دروستە بێ بەر لە هەڵبژاردن بۆ هەنگاوێک نانێن خودی ئەم ئەژمارکردنی پرۆسەکە نەخەنە دەستێکی ئەمینەوە. ئەمە هەنگاوێکی گرنگتر نییە لەوەی کە ئینکاری بکەن لەسەر ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن.
خۆی جاری وایە دەستی ئەمین کێ دیارریەکە خۆ دەستی ئەمین ڕەنگە تۆ بە هەر کەسێک بڵێ من ئەومێنی لێرە پێویستە ئیشەکان بە شێوەیەکی یاسایی بڕوە نەک حکوومەتمانەی قەرز و قەرزدەر ئەمە پرۆسەیەکی سیاسی گەورەیە تەنانەت یاساکانی هەڵبژاردن زۆر نەریتێکی وای وەرگرتە بوو کە زۆر جار پێش هەڵبژاردنەکان هەموو جاریم یاسانە هەموارەکرایەوە یان یاسایەکی دیکە بۆ یاسایەکی نوێ لەدایکە بوو ئەم هەموارانە جا بۆ زانیاریتان یاسایی ژمارە 45 ساڵی 2013 فقط لە 2010 دوو هەموارکراوەتەوە لە دوو کاتی جیاوازە هەر لە هەمان ساڵیشە بۆچی چونکە پێویست بۆم یاسا زیاتر ڕەشێق بێت لەوێ ئەو سیستمی دەنگدانەکە کراوە بە ئەلکترۆنی و بە شێوە کلاسیکەکەی جاران چۆن بە دەنگدان بەدەست و بەدەست ژماردن هەبوو ێستا کرا بە شێوەیەکی کلاسیک تەبعا لەمە مەسرفێکی زۆریش تێچووە تەنانەت بە ئەلکترۆنیکردنەکەی گەڕابوون ئەو برادرانی کە کۆمیسیۆنیان لێ پێکاتوە و هەڵبژاردنیان بۆ کراوە ئەوان گەڕابوون چ وڵاتێک ئەم سیستمی هەڵبژاردنەی بە ئەلکترۆنی کردووەوە کامیان کەمترین تەزویری تیاکرێ لە ئیسپانیا و بەرازیل گەڕابوون لەو دوو وڵاتە لەوێ زۆرتر ڕێژێکی تیاکرێ ئاتەبوون بۆ وڵاتێکی هەرزانتر بەڵام تەزویژی کەمتر بێ کە بریتێ لە کۆریای باشوور ئەو سیستمە لەوێ کڕاوە بەدام زیاد لە 100 ملیۆن دۆلاری پێدراوە ئەو زۆر ئەوەش کاوای لێهات کە بینیمان بۆیە بۆ زانێریتان ئەم پرۆسە بێ وا تەماشای بکەین بە دڵنیاییەوە خۆ باشیەکانی بە ئەلکترۆنیکردن باشی زۆری دیا چونکە تەکنەلۆژی ئەسا زۆر کای داگیر کردو خۆ دەنگدانێکێکە لەوانە بەڵام دوجار تۆ بەدەستی کێوەیە کێ دەی بەکاری دێنێ کێ ئەوەیە کاکە دوجار ئەو کارە ساترێ دروست بوو کە پێدەوترێ جۆرێک لە ساختەکاریی گەورە تەنادەم تەزویری کێوە نییە تۆ بچی لە بری من دەنگبەی ئەمە تەزویرێکی زۆر کلاسیکی و سادەیە ئەم جۆرە داخەڵبوون لە ناو پرۆگرام ئەمە مەترسیەکەیە تەنانەت باوەڕما بەشی یەکی باشی ئەندامانی کۆمیسیارەکانیش نایزانن ئەوەی کە پێی دەوترێ ئاوتفوت و ینی ئەوە کە چۆن داخەڵەبی و چۆن دەرەچی ئەم پرۆسەی پرۆگرامکردنە ئەگەری هەیە لە ڕێی فلاشەکانەوە پرۆگرام کرابێ بە شێوەیەک لە شێوەکان چونکە ئەوەیە گەر بە زمانێکی سادە بڵێم جۆری ساختەکاریەکەم جارە زۆر وەستانە کراوە ینی بە شێوەیەکی وا کراوە تۆ ئیتر ینی هەمووانی تووشی شۆک کردو ئازانم هاوڵاتێک نێ لە هەرێمی کوردستان بەوانە شەوکە دەنگیان بۆ حساب کراوە و زۆرتریان بۆ حساب کراوە لە ئاستی خۆیان تووشی شۆک بوون ڕاست دەستخۆش کاگاسۆ ئەمەوێت بپرسم پێش ئەم پرۆسی ئەنجام بدرێت و کە پرۆسی ئەلکترۆنی ڕاگەیەندرا بە پرۆسێکی باش ناوزەند کرا و کە ڕێگرە بێ لە تەزویر لە دوای هەڵبژاردنەکە کە کرام تەزویرەی بینرات لە ڕووی یاساییەوە کۆمیسیۆن بڕیارێکیشی دەرکرد ئەگەر هەر کەسێک ببینرێت دەنگێک بۆ کەسێکی ترەدات واتە دوو دەنگەدا دەنگی دووەمی بە تەزویر ئەوە لە 3 ساڵ بۆ 15 ساڵ زیندانی دەکرێت لە پرۆسێکی ئاوای کە ساغ ببێتەوە کە لایەنێکی سیاسی ئەماکات لە ڕووی یاساییەوە چی بەرامبەرەکرێت بەڵێ زۆر سپاس بەناوی خۆی پەروەردگار و هەروەها سڵاو ڕێزمان هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەڕێز و بەخێراتی مامۆستاشەکەم دیارە ئەوەی مامۆستا باسی کرد ئەمە کارێکی مومەنهەجە ئەتا بە پرۆگرام و بە بەرنامەیەکی زۆر وەستایان و زیرەکانە کراوە کە هەم ئەو وەستایی کە دەست و پەنجەی خۆی بەرنامەکەی پرۆگرام ساز کردووە وا پێ ئەچێت بۆش کرابێت دووەم پێش جوابی پرسیارەکەی بەڕێز بەمەوە ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەو خەڵک سەرەتا یعنی حاڵەتێکی واش دروست کراوە لە لای هەموو کیانە سیاسی کە ئەم بەرنامەی بە هیچ شێوێ تەزویری تیا ئەنجام نادرێ خەڵک وا ئاشناکراوە وا ئەمین کرا بۆ بەرنمەیە کە بە هیچ شێوەیەک ئەگەر تەماشات کردا کاتی خۆی چاودێری پرۆسەکە بوتایان بە حکمی ئەوەی کە لەوێ مەسەرەن لە مەحەڵەیەکی دەنگدانا بوتایان ئەوانە دەتبینی کە ئەوانەی کە پێشتر زۆر ڕخنیانەگە لە شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە ئەم جارە ئەوان بە تۆیان ئەوت ئەیانود ئەم بەرنمەیە وای کردووەکەوە هیچ خەمێکمان لە تەزویرکردن نەبێ بەڵام بەداخەوە دەرکەوت کە نەک هەروانە بەڵکو ئەمە کار ئاسانێکی زۆر باشەوە ئەو هەوڵێکی زۆر گرنگیشە و هەروەها ئەوەش کە دیوی دووەمی لێ خوێنرێتەوەیە کە احتیمالی زۆرە کە وڵاتانی دراوسێ بە شێوەیەک لە شێوەکان یان وڵاتانی زلهێز لە ناوچەکەیە تەحەکوم بە مۆکەنوکو لە لوبنان بینیمان بەڕاستی لە لوبنان بینیمان ئەو ئیرادەی کە ئەویسترا دەنگ بێنێ دەنگی هێنایەوە و هەروەها بە ئاسانترین شێوە دەرچوو هەروەها ئەوەی کە زۆرترین خەڵک ڕخنەی لێبوو لە سەرساحەی لوبنانیە و هەروەها خۆپیشاندانی گەورەش پێشتر ویسترا ئەنجام بدرێ بەڵام فایدەی نەبوو
دیارە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکە من جاری تری ژوتومە بەڕاستی تایبەت لە سەر ئاستی ئەنجومەنی کۆمسیاران ئەبێ دەرس و عیبرەتێکی گەورە وەرگێ لە کۆمیسیۆنی پێشوو کە کۆمیسیۆنی پێشوو لەسەر ئەو بابەتی کە نەتوانرا هەڵبژاردنێکی پاک و بێخەوش ئەنجام بدرێت لە عێراقا دوور خرانەوە لەلایەن پەرلەمانی عێراقەوە وهروە متمانەیان لێ سەنرایەوە ئێستا کۆمیسیۆنێکی تازەیە و بەرنامێکی تازەوە دابەزی زۆر بە مسەیتری ئەوەی کرد بەڕاستی بۆیە پێویستەکە کە زۆر بە جددی و زۆر بە وریایی بە حقیقەت تعامل لەگەڵ ئەو بارودۆخەیە بکەن من قەناعەتم وایە ئەگەر ئەم تەزویرە وەکو مامۆساش فەرمووی تەزویرێکی ئاسایی نییە چونکە تۆ کەسێک دەنگەدا لە جێ کەسێکی تر ئەمە بە هەر حاڵ بەڵام ئەمە تەلاعوبکردن و گاڵتەکردن و یاریکردن و تەواو ڕەشکردنی پرۆسی هەڵبژاردنە لە بەرچاوی هاوڵاتی لە سەدمەیەکەوە بۆ سەدمەیەکی تر لە کاتێکە کەلمەسەر لە پێشا لە دەنگدانەکەیە لەوانەیە ترسی لەوە هەبوو بێ کە چەند هزار کەسێک یان چەند سندوقێک دەنگ زیاد بکە بەڵام ئێستا باسی ئەوە ئەکرێکە بە چەندین شێوە ئەمە ئەنجام دراوە کە زۆر جیاوازتریشە لەوەی پێشوە بۆیە من پێم وایە ئەگەر ساغ ببێتەوە بە حقیقەت هەرچەنە بەو شێوەی کە حیزبێک هەڵبسێ باسی مەسەرەن تەزویرێکی بەو شێوە گەورە یان چەند حیزبێک یان پارتێکی دەسەڵاتدار وەکو خۆشی لەسەرەتاوە باسەر کرد لە ئەسەر ئاستی عێراق ئێستا چەندین کیان ئەسڵەن داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانەکەن لەوە پارتەکەی عەلاوی بەڵام پێم وانە کە کۆمیسیۆن بتوانێت ئەوە بکە بە حقیقەت یان ئەو پارتە ئەتوانێت ئەگەر بەسرە ئیسپات ببێ ئەسڵەن دەنگەکانی سفر بکات زۆر باشە لە دەرەنجامی ئەمەیە ئەو لایەنانەی کە ڕەخنیان لە خودی پرۆسەکە هەیە ینی چ ڕێگە و بژاردەیەکیان لەبەر دەستابێ بۆی بیگرنە بەر بۆی کە ئەو ساختەکاری نەگاتە دەرەنجام و پۆستی کورسی ئەو دەسەڵاتی کە ساختەکاریەکەی کردووە پێی وەرنەگرێ بگەن بەو دەرەنجامە ڕاست و دروستە بژاردە هەیە لە ڕووی یاساییەوە لە ڕووی یاساییەوە ئەکید کە بژاردەمان هەیە بژاردەکانیش دیاری کراون بەڵام خودی بژاردەکان هەنێکیان جێگەی ڕەخنن بۆ نمونەیەکێک لەو بژاردانە ئەوەیە کە تانەی داناوە کۆمیسیۆن ئەم تانانە لەلایەن کۆمیسیۆن خۆی جاری وایە کۆمیسیۆن ئەم کۆمیسیۆنە ناڵین تا ئێستا نەتوانراوە بوترێ کۆمیسیۆن متتەهەمە هیچ حیزبێک من گوێم لێ نەبوو ئەمە بڵێ بەڵام لە حاڵەتێک شاگەر کۆمیسیۆن متتەهەمیش بێ یاسا حەقی داوە بە تۆکەوە تاان پێشکەشکی مامۆستا لە لای کۆمیسیۆن خۆیان بەڕاستی ئەمەیەکێکە لە ئیجرا ئەسەلیمەکان کە ڕێگەی پێدراوە کە بەپی یاسا ئەوە بکرێ بەڵام ئەم تانانە ئیشکالێتێکی گەورەی ئەوەیە کە تا چەند بە دیقەت ئەبینرێ تەماشا ئەکرێ و هەروەها دووەمیش ئەو جیهەتەی کە لە دوای تانەکە مەسەل مەجلیسی مفەوەزین دیاری کراوە کە خۆی داوا لە محکەمە بکە کە هەیەیەکی قەزایی مستەقیل دروست بکرێ بۆ بینینی ئەو تانا و شەکوانانی کە ئەو شەکوایانی کە دروستە بن ئەو سکاڵایانی کە هەن و سکاڵای فعلین لەسەر سنووقەکان بکرێن یاخود چەند ئالێتێک دیاری کراوە کە سندوقەکان تا ڕێژەی ئەوەندە دەنگەی هێنا بوو پارتێکی دیاری کراو ئەو قردێلەی سووری لێ بدرێ یاخود هەژمار نەکرێ ئەمانە بژاردە یاسایەکان کە بە تایبەت مەسەلەی تانەدان بەڵام هەندێک جار ئەم بژاردە یاسانە جێگی خۆیان ناگرن بۆ چونکە ساردکردنەوەی لایەنە سیاسەکان یان تەعاملکردنی لایەنە سیاسەکان بە ڕوحێتێکی وەرزشی لەگەڵ ئەو بارودۆخەیە لە سەرەتاوە سەدمەیەکی گەورە و تونند هەیە دواتر وردە لەوانەی خاو ببێتەوە وەزعەکە بۆ شێوە نەڕوا بەردەوام نەبێ دواتر کۆمیسیۆنیش لەگەڵ ئەنجامەکانە بەوەنە کۆتایی پێدێنێ کە لە بەرەوەی تانەکان وەجهی یاساییتیانە بوو بڕیارماندا بە پەسەندکردنی ئەنجامە ناڕەسمیەکان و بوون بە ئەنجامی فەرمی دەستخۆش مۆسە داناگەرم و لای بەڕێزت پندێکی کوردی هەیە ئەڵێ کاتێک کە ئەکوژرێت ئەڵەوەی بەو خوێنەی کەوتە سبەی ینی لێرە و لەوێ ئێستا لە دوای و بەیاننامەی عەبادی کە بڵاوی کردوێتەوە تێبینی ئەبێ کۆمیسیۆن لیژنە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و لە سبەینەوە لیژنەکە دێەوە دوو شەو دوو ڕۆژی بەسەر ڕوە کاتژمێر هەشیش بەیاننێرەکەمان گواستیەوە کە ئەو سندوقانەی لە هوانە هەڵگیراون تەنها چەند هێزێکی ئەمنی لێ ماوە ناهێڵن کیانی سیاسی لێبێ نە ئەندامانی کۆمیسیۆن لەوێ ماون نە هیچ ئێمە سەر لیژنە چی پێکرێ لە ڕووی یاساییەوە و ئەو هێزانش هەمیشە تێبینیان لەسەر خودی ئەو هۆڵانەشەیە کە تیایدا عەدو فەرز ئەکرێتەوە جارێکی تر چونکە لە ژێر دەستێکی ئەمینانین ینی لیژنە توانێ ئەم داواکاریانەی کە هەیە تێبینیانەی هەیە لەسەر خودی ساختەکاریەکە لیژنە ساقی بکاتەوە خۆی بەڵێ ئەو چۆنتی مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیەم جۆرێک لە ئەتوانین بڵێن هەندێک ناو ئەو سۆنامی کەیای لە دەنگی قەوارەکان ئەوەی ئەو جۆرە لە
بۆ مەلەرزەی کە دای لە ئیرادەی سیاسی هاوڵاتیان و لە پرۆسی هەڵبژاردنەکان مەترسیەکە بۆ هەڵبژاردننی داهاتووی کوردستانیش بەڕێوەیە کە ئەگەری هەیە ئەم جۆرە ئەگەر چی ئەوەی هەڵبژاردننی کوردستان کۆمیسیۆنی کوردستان سەرپرشتێکەوە هەتا ئێستا ژیاساکە نەیوتەوە کرێ بە ئەلکترۆنی چونکە ئێستا خەڵگە ترسێ یعنی بەڵێ ئومێدمانوا بوو کە مەسەرەن ئەم پرۆسە بە ئەلکترۆنیکردنی ڕێگە بگرێت کە چی گەورەترین کارەساتی پێ ئەنجامدرا کەەوەی بینیمان ئەو چۆنەتی مامەڵەکردن لەگەڵم دۆخی کە دروست بوو بۆ پرسی دەنگی قەوارەکان کە ئەگەری زۆری ئەو قەوارانە غەیری لایەنێکیان هەمویان گلەییان هەیە و ناڕزایان لە پرۆسەکە هەیە تەنانەت هەندێک لە قەوارەکان کە سەیری دوای خۆیەکە کەسی لێ نەماوە ینی ئەوەندە کەوتەتە دواوە و تەنانەت نەک دەنگەکانی خۆی نایانێتەوە بەڵکو لە هەندێک ناوچە کە بە شوێنی نفوزی خۆی زانێ زۆر کەمی کردووە و ئیتر ئەو ئامارانەی کە خۆتان لە شاشە و نیشانێدەن یەکێک لەو ڕێکارانە بریتێ لە دروستکردنی دیژنە بەدواداچوونکردن ئەوە ڕێکارێکی ئیداری لایەنی ئیداریە کا زیاتر بەڵام ئەوی کە کۆمیسیۆنێکە ئەوە توانێت زیاتر ئەنجامی بدا ئەمە گرنگە من بیستومە ئەمڕۆ فشارێکی زۆر هەیە لەسەر ئەو نوێنەرە کوردەی لە کۆمیسیۆنە ئەو یەکێکە لەو سێ کەسەی کە کۆدەکانیان پێ وەکو جۆرێک لە پارچەی ئەوەکانە یەن لە یەک ئەمجا دەتوانن ئەوە داخڵ بکە وەکو دەڵێ زانیاریکشم بیستۆ کە سبەینێش جۆرێک لە ئاماری بەرایی ڕابگەێنن ئەم فشارە لەسەر ئەوە بەیانیش قەوارەکان ئەوانەی کە ناڕازین پێکەوە ئەندام پەرلەمان و ناوەندەکانی هەڵبژاردنیانە چن و ئەو جۆرە ئەتیڕازیان لەسەر پرۆسەکە تۆمار کردووە کە ئەمە ناڕازین و لە ناو داخوازیەکان ڕیزبەندیشیان بۆ کردو بۆ نمونە داخوازیان کردووە کە جارێکی دی سەر لە نوێ ئەو ژماردنە بە شێوەیەکی دەسی بکرێتەوە کە من لێرە ڕای دەگەێنم لە ڕاستە لە هەمواری دووەم یەکەمی یاساکە باسی یاسای ژمارە 45 ساڵی 2016 لە هەمووای 2018 باسیەوە کراوە کە پرۆسەکە بە ئەلکترۆنی بکرێ بەڵام خۆی ئاسان ناچێ ئەم درێژکردنەوەانە هەر خۆی نەریتی سیاغی قانون ئەو درێژکردنەوەانە نییە کۆمیسیۆن کۆمەڵە سیستم دەرەکە حەزەکەم و ڕاستێ بزانەوەکو پشتیوانیەک بۆی کە ڕەنگ هەندێک برادرم جۆلێ بووتیان دەقێکمان نییە بڵێ بەدەست بژمێریتەوە کاکە بەدەست ژماردنەوە خۆمە ئەوە نێتەوە خەریکی ئەوە سندوقێک بی بەدەست ژماردن جاری لەم پرۆسەیەم جارە زۆر ئاسانە لەم ڕوانەوە یەکەمیان یەک هەڵبژاردن کراوە ئێمە شایەتی هەندێک هەڵبژاردن و سێ هەڵبژاردن بێکەوە کراوە هەر بەدەستی ژەژمێت وەنیە یەک هەڵبژاردن کراوە دووهەمیان ڕێژەی مشارەکە و بەشداری لە هەندێک شوێنە گەشتۆتە نیوە کەواتە ئەمە زۆر ئاسانترە تۆ دەتوانی ژماردننی بۆ بکەی و قەوارەکان لە هەندێک شوێن کەمن ینی بەو ڕێژێنین تۆ بۆ لە وڵاتێکی دەرەوەی عێراق تەواوی قەوارەکان لەوێ لە ناو فۆرمەکە تا هەیە خۆ تۆ ناڵێن کوردی عەرەبیان لە چ پارێزگایەکی تۆ عێراقیەکی لە دەرەوە دەنگەدەی لەوێ تەواوی لیستەکە درێژە و دەتوانانی زۆر و کات زۆرە بە بەس ئەم پرۆسە ژماردنەوەی بەڕاستی باوەڕ ناکەم کاتێکی وا بەرێ و کۆمیسیۆنە بێ پەنا بەرێ بۆەوە بۆیە ئەژمارکردنەوە ڕێیەکی دروستەکە گەری هەیە مەترسی دەزەرە چونکە وەکۆی جەناب باسە کرد لەو بنکە فەرعیانی کە دوجارم سندوقانە خۆ بێ بچنەوە بنکەی پارێزگاکان ئەی لەوێ کێی پارێزێ من بیست و ماڵێن هێزانامنیەکان دەسەن لەسراگرتۆ و توانێمەی پارێزین و ئیتر تەمانەوەش ینی پرۆسەکە وای کرد گومانێکی زۆر گەورە دروست بوو هەر ئاستا ئەگەر کۆمیسیۆن هەمووشی ڕاست بکاتەوە باوەڕ ناکەم جارێکی تر هاوڵاتی بە ئاسانیە متمانەی بۆ دروست بێتەوە بۆیە زۆر باشە ئەو ستافەش دوایان پرۆسەیە بە تەواویمانە هەمویان دەست دەکار بکێشنەوە و بەڕاستی لەمە دووە پرۆسی بە ئەلکترۆنیکردن ئیشکالی زۆر لەسەر دروست بوو وا چاکە ئێمە ڕێگەی سێم دۆزینەوە هیچ عیبیشی تێدا نییە و ئاسانیشە و ڕێگەی سێم ڕەنگەیکە بڵێ لە نێوانی دەستی و ئەلکترۆنی چییە ئەوتر خۆیان نزانمە بێ بایەوەندا عقلیان بە وەزاکە پشکێ بێن بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵم پرۆسانە ئەگەر وانەکەن کەواتە مانایەک بۆ مشارەکەی سیاسی و دەنگدان و خۆ ئەوەکردن نامێنێ بەڕاستی کۆمەڵێ خەوارە هەر کورسەکانیان بەدانەیەک یا دوان کەمەکاو زیادەکە وەتا خەڵک تۆ پێشەوەی هەڵبژاردنش پێزانی قەوارە زلهێزەکانی ژەوەی کە دەستی گرتۆ لەسەر پرۆسەکە ماوەتەوە و بەهێز بۆ خۆی قەڵەو کردو ئەوە ئیتر هەر دەمێنێتەوە و ئەوە بۆیە متمانە بۆ خەڵک لێرەدا نەک لاوازە بێ بەڵکو متمانەکە هەر نامێنێ تۆ تەماشا بکە لە هەندێک قەناتی عەرەبی من گوێم لێ بۆ گەنج قسە کاڵێ نەچوون بۆ هەڵبژاردن لەبەرچی لەبەرەوەڵێ ئەم خەوارانەی کە 13 ساڵ دەسەڵاتن کارەساتێکیان مەسا عێراق هێناوە گونا حەبسی دەنگیان پێ بی سەیری کەوان بە 13 ساڵ لیان تێگەیشتون
ئەم ڕێکارانە بریتە لەو شێوازی مامەڵەکردن بە زووی سکاڵا تۆمارکردن و دروستکردنی گومان لەسەرەوە ڕاستیانە بەتایبەت ئەو قوارانەی دوو قوارەی سەرەکی لە هەرێمی کوردستان زۆر خەڵک متمانی پیانە بێوان زۆر ئەوە بکەن هەروەها دەمێنێتەوە سەر بژاردەکان کەوانە زیاتر پشتی سیاسین وەکەوەی تۆ لەسەر کۆی پرۆسەی سیاسی بەتایبەت بێ پایکۆت بکەی ئەمە یەکە لەو ڕێگانە و دەرگایکی کراوەیشە بۆچی چونکە تۆ لەوانەیە سایکێ بپرسێ باش ئەهلی سوننا لە عێراقا خۆ لە 2023 بایکۆتی کرد تا ئێستا ڕاز نەبووەتەوە ئەوەتە نتوانی لە دەستور بەرزدار بێ نووسینەوەی نەتوانی لە پرۆسەکەش بەرزدار بێ بەڵام تۆ دوجار ئەی تۆ چیەکەی بە کورسێک و دوان نتوانانی چ بکەیت تۆ بەڕاستی یەکێک لە ئەگەرەکان ئەوژ ئەگەرێکە هیوادارم من بیستوشمە کە کۆبوونەوەی لووتکەی ئەو قەوارانە کرێت لەم ڕۆژانە هیوادارم ئەوان خۆیان بگەنە ڕایکی باش یەکێکتر لەو پرساناویش ئەوەیە ئێمە شەقام بجوڵێنین جوڵاندنی شەقام ئەم جارە بیستومانە بەبێ کەسی یەکەمەکان ئەبێت لە پێشی شەقام بین نەگرە دوای شەقام ئەمە بژاردەیەکی بەهێزە ئەم باوەڕمانمە سەرەگرێ شەقام چی پێکرێ ماسەدا شەقامی دەنگدەر بریتین لەوانەی کە بەشێکیان لە شەقام پێک دێن شەقامی تۆ ئەو چۆن دەڵێ ئەو مەسافەی ئەو زمینەی کە تۆی تیاگەشێ کردووە زمینەیە کە بەتایبەت لەم دۆخی ئەم لاوە کاکە کۆمەڵێکێکە لە ئەتوانین بڵێن ئەوکو هێزی دووەم و سێم مامەڵاکە لە شارێکی وەکو شاری هەولێر و مخۆی و عمقی پەیوەندەکانی و سومعەی سیاسی کۆمەڵ وەکو هێزێکی سیاسی لەوێ دووەمە چۆنە بێستا بکەوێتە دوای هەندێک خەواری زۆر بچووکە و تازە و ینی ئەوانەوە ئاکاتۆ ئەم شەقامەی تۆ شەقامێکی ناڕازیە ناڕازیەکان نەبێت تەرجەمە بکەیت سیاسی گوێگرەکانی شەقام چێ بن کە ئەو دۆخە چاپ بکاتەوە پێت وایە مەسەڵەن ئێمە ئەزمموی شەقاممان بینی کەس نەبوو گوێ بگرێ لێی ینی گوێگر هەیە بۆ داواکاری شەقام خۆی بۆ ئێمە پێش ڕووداوەکان نەکەوین باشە و دوجار لێرەوە پامێکی ساردکەرەوە نەدەین ئەو قسەی کە لە پێش ئاماژەم پێداژەوە تۆ هەمیشە جوڵاندنی شەقامم جارە فەرقەیە جیاوازەکەی ئەوەیە سەرکردەکان لە پێشی ڕووداوەکە بن نەک لە دوایی لایانی پەیوەندیداریش دەسڵەمێتەوە ئەمە ڕایەک یاخود بژاردەیەکی دیکە تۆ دەتوانی هەندێک ناوەندی نێودەوڵەتی هەیە لە دەرگایان بدەیت و ئەمان بێن قسە بکەن بۆ زانیاریتان کە تا ئێستاش لەگەڵ بە ئەمریکا وێران کارکتەرێکی سیاسی بەهێزن ئەگەرچی ئەم ساختەکاری پاڵەدەنێتن لای لایەنێک بەڵام پێویستە وڵاتانی دەوروبەر وڵاتانی دەرەوە لە کۆی پرۆسەکە تێبگەن کە بڵێ ساختەکاریەکی زۆر لێزانانە کراوە و کارەساتێکی دروست کردووە ینی تەنانەت نەهاتووە ئێمە لە ساختەکاری ئەزمونێکی هەموو هاوڵاتیانی کوردستان ژەزان خواڵ ناگرێ هەڵبژاردننی بێ ساختەکاری نەکراوە بەڵام ساختەکاریی وا نەکراوە کە ئاوا خەڵک تووشی شۆک بکە خەڵک دڵسارد بکاوە بەڕاستی تەنان بیستومە خەڵک بیر لە شتی دیکە بکاتەوە ینی پێی وا بێ ڕێکاری مەدەنیە جۆم لە هەندێک میدیاوشت بۆ ئاڵێت ڕێکاری مەدەنی و گۆڕین دروستکردن تەغییرین لە ژیانی سیاسی لەم ناوچانە بەڕاستی بەم شێوە ناکرێ خەڵک باسی بژاردەی دیکە کە ئەوانە مەترسیدار میوادار مەگاتەوە کات کاگاسۆ بورە درەنگ گەڕامۆ لای بەڕست ئەمە بپرسم ینی بەشێک لەو بژاردانەی کە ئێستا بەشێک لەلایەنە سیاسەکان باسی لێوەکەن تەنانەت لە دوایەوەی کە ئەو شوێنانەی سندوقەکانی تیا پارێزی و لەلایەن هێزانامنیەکانەوە پارێزگاری لێکرا و گومانیان لەسەر دروست و ئێستا داواکاریەکان تەنها چڕ کردوتەوە لەسەرەوەی کە هەڵبژاردن دووبارە بکرێتەوە وەکو لە چەند کیانێکی عراقیش هەمان شت هەیە ئاسانە هەڵبژاردنە دووبارە بکرێتەوە دیارە مەوعیدی هەڵبژاردنەوەی کە کرا بە یاسا دیاری کراوە پاژەوەی کە محکەمەی اتحادیە ئەولیا بڕیاری لەسەردا بە دیاری کرد کە و بەدەیەکی دەستوریشمان هەیە کاڵێ عمری پەرلەمانی عمرێکی ڕۆژمێریە 4 ساڵی تەقویمیە 4 ساڵەکە کۆتاییات مەسەلەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن ئەگەرێکی زۆر دوورە و هەروەها تا ڕادێکی زۆر ئەتوانم بڵێم قورسەوەترێ ضرب من الخەیال یان خەیاڵە تا ڕادێکی زۆر چکە دووبارەکردنەوەی هەڵبژاردن وەکو چی وایە وەکو خوێندکارێک تۆ ئیمتیحانی بکەی لە ئیمتیحانە جاری وایە دەفتەرەکەی مامۆساونی ئەکا چەند جاریتر ئیمتیحانی بکەر هەر لە مامۆسا دەفتەرەکەی یەکەم لایەکیان هەر ئەبێتە ئەوەی کە هەمان کێشە دروست بکاتەوە بۆ نمونە لەوانەیە ئەگەر ڕوویش بدا لە ڕووی واقعەوە کە ئەگەرێکی زۆر زۆر دوورە جاری وایە ئەو کیانی کەوات لە یەکەم جارە دەنگی لە ڕووی یاساییەوە ینی نەنە لە ڕووی یاساییشەوە دووبارەکردنەوەی وەک پێم وتی زەحمەتە
زەحمەتە بەڕاستی دووبارەکردنەوە چکە وەک پێم وتی ئیشکالیات باشە ینی تانە هەیە ئەی بەنە محکەمەی محکەمەی ئیتیحادی گوێ لەم تانە بەڵگانە ناکرێت مانع نییە محکەمەی ئیتیحادی بە خوێندنەوەی بۆ بارودۆخەکە بەوەی کە بزانێ ئەوە بکرێ ئەتوانێت خۆ محکەمەی ئیتیحادی هیچ کێشەیەک لەوەیە نییە بڵین بەڵام لە ڕووی عملی واقعێوە دووبارەکردنەوەکەی تا ڕادێکی زۆر قورسە هەرجان لە هەندێکیان وەکو جەنابیش داماژت پێکرد داوایان کردووە کە دووبارە بکرێتەوە یان جاری وهەیە داوا ئەکرێ بە بژاردنەوەی بەدەست کە یەکێکە لە احتیمالەکان کە ئەویش بۆ خۆی ئەگەر زۆر بە وریایی مامەڵی لەگەڵ نەکرێت ئەو سندوقانە زۆر بەباشی نەپارێزرابن و هەروە کۆمەڵێک حەزەریان دانە نابێت پێشتر ئەویش بۆ خۆی هەر جێگەی ترس و هینێکی زۆرە بۆیە مەسەلەی دووبارەکردنەوەی هەڵبژاردن پێم وانییە کە محکەمەی ئیتیحادی ئەگەر هەتا تەنان بێتە شەکوایەکی گەورە بچێتە بەردەمیشی لەو کەیسەیە یەخ لەو کێشەیە ئەو بڕیارە بدا کە دووبارە بکرێتەوە چونکە عورفێکی ئینتیخابی سابت نییە لە هیچ وڵاتێکە زۆر بەکەم بەڵێ دەوری دووەم هەیە مەسەن جاری وایە لە وڵاتێکی وەکو ئێرانە دەوری دووەمی هەڵبژاردنەکەەوە لەبەرەوەی کە کاندیدێک لەگەڵ کاندیدێکی ترا بۆ تایبەتی بۆ سەرۆکایەتی هەمان دەنگدێن و هیچ دووبارە ئەکرێتەوە ئەوانەمان حاڵەتێکەیە بەڵام لە ڕووی واقعەوە لە ڕووی عورفی ئینتیخابیشەوە تا ئێستا نەچەسپاوە لە هیچ وڵاتێکا کە بە شێوازێک ئینتیخابات دووبارە بکرێتەوە کە بوویشە ئەزمەی گەورەتری جاریوا بەدوای خۆی داهێناوە بەڵام ئەم خەلەلە ئەکرێ کۆمیسیۆن یعنی شتێکی زۆر قورس نییە لەسەر کۆمیسیۆن کە ئەم حاڵەتە ئەنجام بات ئەو سندوقانە یان زۆر بە سەریعی بە خێرایی بگوێزرێنەوە بۆ ناوەندی سەرەکی لە بەغدا یا ئەوە تا کە ئەبژاردرانەوە لە ناو ناوەندەکان بەبێ ئەوەی دەربکرێنە بەڕاستی دەروی ناوەندەکانەوە بەڵام ئێستا چەند ڕۆژێک بمێنێتەوە و دواتر ئەنجا بڕێ لەسەر ئەو بدرێت کە بەدەست بژمێرێ زۆر باش لاگەری ئەوەی تۆ بە قورس ناو برد کە هەڵبژاردن نەکرێتەوە و شەقامیش ناڕزایەتێکی زۆر هەیە کە شێوازی دەنگەکەی تەزویری پێوە کراوە و دەنگەکەی ڕۆشتۆ بۆ لایەنێکی تر چمانەیە کە مێنێتەوە بۆ پرۆسی دیموکراسی بۆ پرۆسی دەستا و دەستکردنی دەسەڵات ئێمە یاسای باشمان هەیە بەڵام ئەم یاسا بەرکارانە لە دەرەنجامە بەدەست چەند هێزێکی دەسەڵاتەوە ئەبێتە لعبەیەکی سیاسی و گۆڕانکاری بۆ مەساڵحی خۆی ینی لە هەرێمی کوردستان خواستی دەستا و دەستکردنی دەسەڵات لەلایەن شەقامەوە ئەو جوار ینی چی بەسەر دێ پێت وانە دوچار پرۆسەکە بێتە پرۆسێکی دیکتاتۆری ڕاست خۆی دەبوو دەسەڵات زۆر باش لەمە تێبگا کە بۆچی ١٤ دەنگ دەراندێن بەعام سەنەک لە هەرێمی کوردستان لە عێراقیشە بۆ خۆی سزادانێکی دەسەڵات بوو من وای دەبینم کە ئەمە هەر خەڵک بە شێوازێکی گشتی سزای دەسەڵاتی داوە لە کار تێکا کە دێتە سەر ئەوەی دەنگەکان جیا ئەکرێتەوە تەماشاکە بە عکسی ئەوە زۆر بە پێچەوانەوەی ئەوەیە ئەمە بۆ خۆی گومانێکی زۆر گەورە دروستەکە ڕاستە فەرمووی کە مامۆسا پندێکی ناو لە سەرەتا ئەو پندەی کە زۆر بە جوانی وتی کێ دەیبژێرە منەڵم لە وڵاتی خۆمانە نەک هەر کێ ئیبژێرێ وە کێش سەرپەرشتی ئەکا بەڕاستێکی احتیمال و ئەگەرێکی زۆر زۆر گەورەی هەیە کە ئەمانەی کە سەرپەرشتییان کردووە و هەروەها ئەمەیکە ئەوە کراوە چەند جار داوا کراوە بە ڕسمی لەوانەی کە ڕسم نابێ بگیرێ ئێمە باید براوەتە ژوورەوە خەڵکێکی زۆر دەنگی خۆی مەسەن عرض کردووە قەزدم ئەوەیە کە لە وڵاتی خۆمانە نەپابند بووینە بە یاساکەوە نەپابند بووینە بۆ تعلیمات و ڕێنمایانیکەوە کۆمیسیۆنیش دەریەکە زۆر جار ئەمانە ئیشکالە گەورەکەن بۆیە خەڵک وەکو پرسیارەکەی بەڕێزت ئاماژەت پێدا خەڵک ئێستا بە شێوازێکی گشتی تووشی سەدمەیەک و شڵەژانێکی زۆر گەورە بووەوە لە ڕووی دەرونیەوە بەڕاستی هەموو لایەک تووشی ئەوە بووینە کە شۆکێک لە تێڕوانین و لە بینین و خەفەتێکی زۆر گەورەی بەسەر ئاستی مەسەن پارێزگای سلێمانی و تەنان پارێزگای هەولێر و پارێزگاکانی دیکەشایە کە ئەم بەرنامەی ئەوە کرا بۆیە لەوانەیە خەڵک ناومێت بێ بەڵام من پێم وایە کە ناومێدیش حل نییە ئەبێ بەردەوام بین بە تایبەتی ئەو لایەنانی کە ناکۆکیان لەسەر هەڵبژاردنەکان و گومانی جدیان دروست کردو من پێم وایە ئەمە دەستپێکێکی زۆر باشە بۆی بەرەیەکی سیاسی یەکگرتو دروست بکرێ غەیری دوو حزبی دەسەڵاتدار هەموو لە بەرەیەکا بێ و کاری هاوبەش دەست پێ بکەن زۆر باشە ماسەدانە بە دیاریکرا شمەوەی ڕای بەڕێزی شت هەر لەو باروسان بۆ چۆن پرسیارم لە کاگاسۆ کرد قورسە دووبارەکردنەوەی پرۆسی هەڵبژاردنەوەک و کۆمەڵ گۆڕان هاوپەیمانی یەکگرتو داوای ئەم پرۆسەیەکەنەوە کابێ لە ناوچە جێناوەکان و هەرێمی کوردستان پرۆسی هەڵبژاردن دووبارە بکرێتەوە قورسە بێدەم داوایە خۆی بۆ زانیاریتان ئەو پرسە بەڵێ بە دڵنیاییەوە قورسە بەڵام باوەڕم وایە گونجاویشە
ینی ئەگەر ئەو ئیرادەیە لەلایەن کۆمیسیۆنەوە بە تایبەت پرۆسەکە بەم کارە ساتە کۆتایی پێبێ ینی تۆ چۆن مامەڵاکە ینی تۆ هەستاوی ئیرادەی هاوڵاتیان لە بەرامبەری قەوارێکی سیاسی کۆمەڵ دەنگ هاتووە ئەمە لە شارۆچکەیەکیش نەبووە پارێزگایەک نییە بە دیاریکراوی بەڵکو لە تەواوی پارێزگاکانە من جۆم لە نوێنەرەکەی نەزانم مەسوول لقام وچ بووی پارتی لە هەڵەبجە بۆی و دەنگەکانی ئێمەش ڕەوتاوە لە هەڵەبجە ینی کارەساتەکە لێرە ئەوەیە بچووک و گەورە نییە هەمووی بەرکەوتووە و زۆر وەکو ئاماژەم پێدا یەک قەوارە ڕازیە لە دەنگەکانی و زۆر ڕازیە و پێشی خۆشە و پێی وایە ینی زۆر باشە لێرە قسەکەوەیە ڕەنگە لایەنەکان بیانەوێ بەم قسەیە بڵێن داوای شتێکی گەورە بکەن بۆی بچووکەکان دەست بکەوێ ئەوی بچووکەکە بریتێ لەسەر لە نوێ بەکارهێنانەوە یاخۆت پەنابردن بۆ ژماردن بەدەست واتە بەو شێوە کلاسیکیە جارێکی دی ئێمە بڕۆینەوە بەم دەنگانی کە لە ناو ئەوە دروست بووە گەرچی من بیستومە کۆمیسیۆن ڕسمی ئەو وێنەی ئەو کارتی دەنگدانانی هەمووی لەلایە چونکە ئەو جیهازە خۆی وێنەیان نەگرێ پاشان ناتوانێت کۆیان بکاتەوە و ژماریان بکە و جیان بکاتەوە و عەدو فەرزەکە ئەوەی کە ئەو ئامێرەی ئەلکترۆنیە ئەڵێن ئەو وێنانەشی بەشیریت لەلایە چۆن تۆ ئەو ساکامێرە هەبوو کە فلیمێکی تێکرد هەمووی بەشیری داهاتە دەرەوە ئەو شیریتە دەڵێن لەلایەتی دەتوانێت تۆ وەکو قەوارەکان تەماشای بکەنەوە بەڵام ئەم پرۆسەیەکی ورد و بەڕاستی هەستیارە شکۆی دۆخەکە بەشێکی بەوە گەڕێتەوە کۆمیسیۆن ڕازی بێ کۆمیسیۆن ئەمێ بەسەردا تێپەڕێ تەنان چۆن هاوڵاتیان ئێستاڵێن ئەگەر کۆمیسیۆنی ژەمی بەسەرا تێپەڕێ نابێ قەوارە ناڕازیەکان بەسەرانە تێپەڕێت چونکە ئێمە خوێنمان بوو بە ئاو بۆ گۆڕانکاری لەم پرسە متمانەمان نا بە ئێوە یعنی ڕیشی خۆمان ناوتە دەست ئێوە باش ئەگەر بەسەرەوانیشا تێپەڕی ینی ئەو کاتە خەڵک و دەنگدەرەکانیان چیان لە بەرامبەرە ئاکەن پێتان وانە سزاش ئەدرێن من ئەوە نازانم ئێستا چۆنە بەو شێوە بەڵام دوجار ئەبێ بەمدە ئێوەی من وەکو مسلمانێ بێ بڵێن فەتەقوا الله ما استطعتم ئێوە بە ئیستیطاعی ئێمە ئەوەندەمان پێکرا و خوای گەورە خۆش ئێزانێ و عەلیم و خەبیرە کە ئێمە ئەوە لە دەسەڵاتمان بۆ ئاوا کردومانە ئەوەی بە هەموو ئیرادەی خۆمان کاکە لە هەندێک ناوچە دەنگ بەی بە کۆمەڵ ئەزانی کارەس هاتە ینی زۆر قورس ڕاوەستێ لەسەر خودی کەسەکە کاکە لەسەر کاندیدمان نەبووە ئەوەی فشار لەسەر بووە بە خەری بۆ جیابنەوە لەگەڵ هاوسەرەکەیە بۆی بکشێتەوە ترسانویانە غڕایەکەن بەپارە ئەمە قورسە تۆ کاندید بی و قورسە تۆ دەنگ دەربی جا ئێستا ئەنجامەکەشی بەم شێوەی لێبێ باوەڕ ناکەم لایەنەکان بە تایبەت بچەند لایەنێکی بەهێز دەناوە و شەپۆلن ناڕزاییەکان ئەو ناڕزایەکەکان تەرجەمە نەکەن بۆ زمانی خۆی و بەسەریا بڕۆن و پێیان وابێ ڕووداوێکی ئاسایی و سادەیە و ڕەفیقی نیوە ڕێگاتەران بیستومە ئەمڕۆ متمانەیەک دروست بووە یاخود بەڵێنێک لە نێوانی قەوارە ناڕازیەکان بۆ کە نەبنە ڕەفیقی کەسیان ڕەفیقی نیوە ڕێگا نەبێ بەڵکو هەتا سەر پرۆسەکە بەرنە سەر و ناڕزاییەکان زۆر بەتوندی و لە هەموو دەرگایەک بن و بە تایبەتەوەی کایە لە کۆمیسیۆن بە دوای بچن بە چاش ئەوترێت کە ئەو توانایی کە خۆیان ئەیخەنە کار و دەرەنجام پرۆسەکە ڕۆیشت بەو جۆرە ساختەکاریە بایکۆتکردنی پرۆسە بەشداری نەکردن لە پەرلەمانی عێراق تا چەند خیارێکی باشە خۆی پێوترێک کشانەوە لە پرۆسی سیاسی قەواری سیاسی توانێت دوایەوە جا کورسیەکانی کەمیش بنیا زۆر بن بکشێتەوە لە پرۆسی سیاسی ئەگەر چی ئێمە زمانێکی خراپمان هەیە پێکاتێک لە پێکاتەکانی عێراق ناوی هەلی سوننەیە هەلی سوننە لە سەرەتای هاتنی ئەمریکا بۆ ناوچەکە بەتایبەت بۆ عێراقی داگیر کرد ئەوان کشانەوە و شیعەکانیش لە سەرەتایی هاتنی ئینگلیز لە سەرەتاکانی چەرخی بیستەوە ئەوانش کشانەوە ئەوان لێ هات بوون بە پێکاتێکی پەراوێزخراوی زۆر تەنانەت خەریب و هەر بە تەواوی ئینقیراز بکەن و لە ناو بچن ئەهلی سوننەش بەداخەوای لێ هاتەوە ئێستا لێرە مەترسی هەیە لەسەر قەوارەکان ئەم ئەزمونە دووبارە بکەنەوە ئەو قەوارە ناڕازیەکان چونکە من باوەڕم وانە پارتیوەکێتی پیان ناخۆش بێ بەڵکو زۆریشیان پێخۆشە کارخۆیان جاران هەروە بوو نەبوو 50 چیەوە چۆن لە کوردستانەوە دابش کردبوون نەرایەتی دەرشیان هەروە لێ کردبوو ئیتر خۆیان چۆن ڕێکەوتە بوون و بە هەردوو لایەن ئیتر خۆیان و خوای خۆیان مەسەلەن چیانە کرد لێرە نان دەویست کەسی دیکە شەریک بێ لەگەڵیان کەسی دیکە نمایندەی بکات تەنانەت چوونی وەفدی گۆڕان و کۆمەڵ و
هاوپەیمانی دوایە و دۆخی کە دروست بوو دوای ڕفراندۆم چ بوون هەر دانوتەوە لە میدیاکانی خۆیانەوە بۆچی چوون و جاچیتان بەدەزێناوە کە لە حاڵێکە خۆیان کە چوون بە دوو تارەی جیاواز کە بە دوو تارێ جیاواز ئەو کاتە چوون لەگەڵ ئەو برادرانی ڕفراندۆمەکانە کە چوون لەوێژێکیان بینی بوو ئوتێلێکە کە هاتنەوە هیچیش نەتیجەی نەبوو وانە کەچی وەلا و بەڕایان لەسەرەوە دروستە کرد پیان وایە تۆ دژی ئەم ڕەوتەی کە دروست بووە و ئەوەی کە وتە کەی لەسەر دروست بوو کە دەدانمە و کاتێ مامۆستا ساعلی باپیوتیە من نەریتی خۆم نییە ڕەگەڵ شتێ بکەوم کە من دەستم لە دروستکردیان نەبێت. جوانە کاگاسۆ دەوترێت کە هەڵبژاردن پەرلەمان ئەم جۆرە کارە دیموکراسیانە لە وڵاتێکە کە بەرگێکی دیموکراتی بەسەرەوە نییە بەرگە حەقیقیەکەی کە پێوتە دیکتاتۆریەت هەمیشە ئەم شتانەی لێکەوێتەوە چۆن ئەمە تێپەڕێنین چۆن ئەم بەرگە دیکتاتۆریە بکەینە بەرگێکی دیموکراسی ئەو لایەنانەی کە چەند ساڵێک لە دەسەڵاتە بوون بەلایەن و ئاسایی بێ ئەم جارە دەسەڵات نەگرنەوە دەست ببنەوە بە ئۆپۆزیسیۆن کاری دیموکراسی خۆیان بکەن بۆچی هەمیشە لە وڵاتی دیکتاتۆریەتە ئەم جۆرە ساختەکاری لە هەڵبژاردنەکان و پرۆسێکی ئاسایی دیموکراسیە دروستە بێت. هۆی مشکلەکەوەیە کە بڕوانەبوونی ڕاستەقینەیە بە دەسەڵدەستکردنی دەسەڵات لە وڵاتە دیکتاتۆرەکان بە شێوەیەکی گشت ئەژووترێ یاسا سەروەرنەبوون ئەکیدی یاسا سەروەرنەبوون و هەرچەندە لافوگەزافی یاساژ لێ ئەدرێ و یاساکانیش خۆیان دای ئەنان زۆر جار بە بەرگی خۆشیاندا ئەتاشرێ و هەروەها پەرلەمان و سوڵتە و دامەزراوە شەرعەکانی حکوومەت و ئەوەی کە پێوتری هەرسێ دەسەڵاتی گەورەی دەوڵەت بەکارهێنن و بەرگداری ئەەکەن بۆ بەرگیکەوە خۆیان بۆیە پۆشی ئەەکەن و ئیشی لەسەرەکەن. من قەناعەتم وایە لە وەڵامی پرسیارەکەی جەنابتا کە بڕوانەبوون بە دەسەڵدەستکردنی دەسەڵات هەرچەندە هەڵبژاردننی ڕۆتینی خۆ تۆ تەماشا بکە لە وڵاتانی دیکەش هەڵبژاردننی ئەکرێ و ئەوە ئەکرێ بەڵام دەرەنجامەکەی وەکو پێویست قبول ناکرێت یەکێک لە مهمی وڵاتی و بنەما گرنگەکانی ئەوەی کە پێوترێ مؤسساتی و دەستوری و حکمی ڕەشید لە زۆر وڵاتە ئەوەیە کە دەرەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن لیژنەیەک کەوا بەڕاستی بێلایەن بێ و نەزیح بەڕێوە چوو بێ ئەو کاتە دەرەنجامەکان وەکو خۆی قبول بکرێ بەڵام لێرەدا هەڵبژاردنەکە ئەگەر نەزیهیش بەڕێوە چوو بێ ئیشکال لە چیە هەیە ئیشکال لەوەیە کە ئەم بەرنامە ئەلکترۆنی کە هاتووە دانراوە پرۆگرام ساز کراوەکە کێشەیەکی گەورە هەبێ لە مەسەلەی پرۆگرام سازەکەیدا بۆیە من قەناعەتم بەوەی هەیە کە ئەو خیارە کە خیاری مەسەلەن لەگەڵ سیستم وڵاتێکە کە تەعامل ئەکرێ خیاری عسکەری بیرکردنەوە لێی پێم وابێ خیارێکی هەڵەیە و هەروەها لە هەڵبژاردنیش کە ئەکشەیتەوە بەشداری نابی لە فترێ لە فترەکانە لەوانەیە احتیمال و ئەگەرێکی قورس بێ بەڵام لە هەمان کاتیشدا خیارێکی گرنگ و گونجاوە زۆر جارکە پێویستەکە زاروای پەنای بۆ ببرێ بۆیە ئەو هەڵبژاردنانی کە ئەکرێن کە هەڵبژاردننی ڕۆتینین و هەڵبژاردنێکن کە ئیسیفادە ناگەێنن و هەروەها تەنها بۆ تۆخکردنەوەی وێنەکەی پێشووتر بێ ئەمە وا لە خەڵک ئەکا کە بە شێوازێکی گشتی بڕوایان ئەسڵەن بەوە نەبێ و هەروەها بڕوایان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نەبێ بڕوان بە گۆڕانکاری و بەرەنگاربوونەوە و ئاڵنگاریانە نەبێ کە لە ڕۆژگاری ئەمڕۆدا ڕوبەڕووی هاوڵاتی و ڕوبەڕووی دەسەڵاتی شەبێتەوە بۆیە بە قەناعەتی تەواوەوە پێویست ئەکا کە لایەنەکان ئەوانەی کە پێیانەوترێ بەرەی ناڕازی و هەروەها هەندێک جاریش کە بەرەی گەلیان پێوترێ ئەم پارچە پارچەبوونەیان زیاتر بەڕاستی وایان لێ ئەکا ڕوبەڕووی غەدر و زوڵم ببنەوە وایان لێ ئەکا کە زیاتر یاخود چاوی دەسەڵات لەسەرەوە بێ کە زیاتر ئیقسایان بکات دووریان بخاتەوە لە پرۆسی سیاسی ئەو کە مەبدەئی کە بەسەرانە جێبەجێەکە فەڕق تەسوود واتە بڵاویان پێ بکە خۆت ئەبیتە گەورەیان و خۆت ئەبیتە خاوەنیان بۆیە گرنگە یەکێک لە ئەگەر هەمیشەیەکان ئەوەیە کە ئێمە سار نەبینەوە لە پرۆسی هەڵبژاردن و هەروەها ئەگەری دووەم ئەوەیە کە مامۆستا باسی کە مەسەلەی مقاتعە بیری لێ بکرێتەوە و ئەمەش بەڕاستی بەداخەوە لە کاتێکدایە کە واقعی حاڵێکین کە کورد پێگەی زۆر زۆر لاوازە و ئەگەر ئاوا بڕۆینە بەغدا زۆر بە لاوازتر ئەبینرێ تۆ ینی لە ڕووی عسابیشەوە سبینێ گریمان لە ئەسوە احتیمالاتەوە لە خراپترین احتیمالەکانە کۆمیسیۆن گوێی بەمەنەدا و بۆ شانچۆیە سەر و ئەوانە کرا بە چ ڕوویەکەوە سبینێک ئەم لیستانەی دیکە داوا لەمانەی دیکە ئەەکەن کە هاوپەیمان بینوەرن لە بەغدا یا لە مەسئلەیەکدا کە پێکەوە کاری هاوبەش ئەنجام بین بۆیە من قەناعەتم وایە تا ئێستاش بەدیلی هەڵبژاردن هەر هەڵبژاردنە
بەڵام بەڕاستی بەم ئالێتەنە بەم شێوازەنە بیری لێ بکرێتەوە حەکیمان و خەبیرانی ئەو بوارە گویان لێ بگیرێ و بە نەتیجە ئەوترێت بەشێک لە چاودێرانی سیاسی کاگاس و ئەوترێت کە ئەگەر ئەمە بچێتە سەر بۆ دەسەڵات 10 ساڵێک هەنگاوی دیموکراسی بەرەو دواوە دێت و 10 ساڵێکیش پرۆسەی دەستا و دەستکردنی دەسەڵات دوا دەکەوێت و 10 ساڵێکیش ئەم هێز دەسەڵات پاوەندخوازی کە لارێمی کوردستان دەسەڵاتی گرتوتە دەست پرۆسەکە هەر دەباتە پێش چونکە خۆی بە حاکم و ئەوەی پێوترێت دەنگی خۆمە و هێنامە و دەسەڵات ئەگرمە دەست خواستی شەقام و گەلیش ڕەچاو ناکە ینی لێرەیە ینی چی ئەمێنێتەوە بۆ ژیانی سادەی هاوڵاتیان ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردووە زۆر داواکاری هەبوو زۆر گلەی هەبوو لە پرۆسەی سیاسی لە پرۆسەی ئابووری لە هەرێمی کوردستان پێتوانی جارێکی تر ئەم هێزانە بەویستی خۆیان حکومڕانی تاکی هاوڵاتیانەکەن گومانیتیان نییە وەکو باسم کرد کە لە ڕاستیە ئەم بابەتە پەیوەندی بە کۆمەڵێک دەرەنجامی خراپەوە هەیە ینی ئەوە نییە کە تەنها دەرەنجامەکە ئەو بێت کە تۆ حزبێک کورسیەک دێنێ 2 کورسی دێنێ یا 3 کورسی کەمی کردو یا زیایی کردو یا حزبێک 4-5 کورسی زیایی کردو بە دوور لە هەموو تەسەور و واقعەکەەوە خەڵک ئەیبینی مەترسێکە لەمەیان نییە مەترسێکە لەوەدایە کە ئەمانە لێکەوتەی خراپی دیکەی تێدایە مەسەن بۆ نمونە یەکێک لەوانە ئەو تەعاملە خراپەی کەوا کراوە بە داهاتی خەڵکەوە ئەوە مەسەرەن قوتی خەڵک دزرا ئێستا دەنگیشی وا خەریکە دزرێ و دزراوە مەسەرەن ئیتر ئاخر شتیانی شتێک نامێنێ کە پێی بوترێ ئەوەی کە گەل متمانەی بەدەسەڵات بمێنێ ئەمە خۆ لە مەسلحەتی تەنها لایەنە ئۆپۆزیسیۆن و بەرەی گەلان نییە کە تەعاملی دروست لەگەڵەوە بکرێ ئەی گەل بیر ناکاتەوە پاش ئەم هەڵبژاردنە خیاری تر تاقی بکاتەوە ئەی بیر لەوە ناکاتەوە کە مەسەلەن خۆی کۆ بکاتەوە ئەو ڕقوقینە تۆ جاران حەقێکت پێدا بوو کە تەنفیسێک هەوایەک بگۆڕە لە کاتی هەڵبژاردنە بێ بە ئارەزوی خۆی تۆڵە لە فڵان کاتەوە بەڵام ئێستا ڕێی ئەوەش لێگرت و لەوەش بێ ئومێد و ناهمێتت کرد کەواتە ئەمەوە ئەکا کە دەسەڵات لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە مەرگی خۆی نزیکە خاتەوە بەمە خراپە ینی کارێکی زۆر خراپە کە بیری لێ کردوتەوە ئەبێ خۆی حل دابنا بۆ ئەم بارودۆخە و هەروەها پێم وایە کە گەشتانیش سەرەتایە ئەتوانرێ ئەگەر کارێکی واش کراوە بە عاقڵانە لەم پرۆسەیە دەربچێ بە خەلەلێکی تەکنیکی و ئەلکترۆنی لەگەڵ کۆمیسیۆنە حل بکرێ و ئەو هێزەی دەست پێشخەر بۆ لەم کارەیە خۆیشی دەست پێشخەر بێ لە حلکردن و لە چارەسەرکردندا ئاوا بە سەرکەوتوی دەرئەچێت ماسەدانە دێمە لای بەڕێز ئەگەر کاتمان ما گەڕەمەوە لای تۆش کاگاسەوە لێکەوتە و دەرهاویشتەی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەم جۆرە وەکو ناوزەندی ژەکرا تاقیکردنەوەیکی قورسە بێ بۆ دەسەڵات لەوەی کە سزای هاوڵاتیەکانی دابوو لە ماوەی 4 ساڵی ئەوەی پێوترا ئابووری سربەخۆ و پاشەکەوتی موچە و زۆرە ملەی پاشەکەوت ئەوانە شەقام و هاوڵاتیان هەرێمی کوردستان ویستیان لە ڕێگەی ئەم دەنگدانەوە تۆڵەیان لێ بکەنەوە بەڵام ئەوان وەکو کردیشە تۆڵەیان لە شەقامیش کردەوە جارێکی تر ئەوان کە ناڕزایەتیان هەبوو بەرامبەریان بۆ دەنگدانی پەرلەمانی کوردستان پێت وایە هاوڵاتیان ئەو توانە و تاقەیان بمێنێت بۆی کە جارێک تر بچنەوە سەر سندوقەکانی دەنگدان خۆی جارێ پرۆسەکەی خۆت بڵێن شۆکەکە ئەوە گەورەیە هێستا سارد نەبووەوە تامە پێشببینی ئەو بکەم ڕەنگە لە سینۆ چۆن بکرێتەنانە ئاماژەکردن بەوەی کە بەروارەکەشیان دیاری کرده بوو سەرۆکی حکوومەت بە پێی یاسای دابەشکردن دەسەڵاتەکانی سەرۆکیێرم دەسەڵاتی سەرۆکی حکوومەتە چونکە ئەو سەرۆکیێرە ماوە لێ ها دەسەڵاتەکانی ئەوەی بە کەڵک دێدراوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران تۆزێ دوای ئەو دراوە بە ئەنجومەنەکە خۆی ئەوەشی بە کەڵک نایە و ماوەتەوە ئەوە دراوە بە سەرۆکایەتی پەرلەمان بۆی بە هەمویان پێکەوە ممارەسەی بکەن وەکو بەدەستە جەمعی لێرە مەترسی هەیە لێرەوە تەنانەت هەندێک گومانەکان بۆ بە یەقین کە ئەگەری هەیە تۆ لە بتوانی لە داخڵی پرۆسەیەکی وا گەورە لە چوارچەوەی عێراقا بەری تەنانەت یەکێک لە کاندیدی ئەو قەوارانە لە شاری حەویجە زۆر دەنگێناوە لە ناوچەیەکی عەرەب نشینە یعنی ئەمە کارەساتێکە تەنانەت جۆم لە بەرەی تورکمانی بوو ئەمڕۆ لە قەناتێکەوە قسەی دەکرد گریان وەکو دەڵێ خوێنی لێ چۆڕا بۆ لە گەڕێکێکی تورکمان نشینە 3 دەنگیان هێناوە یعنی دەنگەکانی ئەوانیش نەماوە و ستەمەکە بە شێوەیەک بووە
ینی هەڵێ ماڵ لە ماڵ خۆ حرام لە ماڵی خۆتا تۆ دەنگەکانیان بردویت ئەم پرۆسە مەترسی هەیە کە ئەم جۆرە هەڵبژاردنە ئەگەرچێەوەی کوردستان بە یاسای خۆیە کرێ یاسای هەڵبژاردنەکانی ژمارە 1992 لەگەڵ یاسای کۆمیسیۆن ژمارە 4 2014 هیچیان باسی سیستمی ئەلکترۆنی ناکات نازم هەموارەکەکەن ئەو مۆدێلە جوانە ژێنن بۆ ئێرەیان بە شێوەیەکی دی بەڵام دوجار یاسای کۆمیسیۆن هەموو هەڵبژاردن و ڕاپرسیەکانی بەوان سپاردووە هیوادارم محلێکی وەسەط لە نێوان ئێمە بدۆزنەوە چونکە بۆ زانایش عیب نییە کۆمیسیۆنەکان ئەندامی حیزبی بن خۆ کۆمیسیۆنیەکانی هەڵبژاردن پرۆسەی ململانەیەک ئیدارەدەن کە حیزبەکانێکن خۆیان بەڕێوەبەراتی حەج و عەمرە نین یەکێک من لە فەرمانگەیەک و وەنی هەر هاوڵاتێک مەرجە یاسایەکانی تا بوو پێشکەشی بکە قەوارەی سیاسی ململانەیەکە کار سەرم کەواتە دروستە بەس تۆ بێلایەنانە سەری پرۆسەکە بکەی نەک تەدەخل بکەی لێرە ئەمان ئەگەر توانەوە ئەزمونە جوان بکەن باوەڕم وایە ڕەنگە بەشێک لەو شکۆیە بگێڕنەوە بەڵام ئەگەروانە بێ بە دڵنیاییەوە کارەساتەکە زۆر خراپترە بێ و لە لاشعوری هاوڵاتیانی کوردستانە بە تایبەت دەنگدەرانی ئەوەی کە ناڕازیە لە دۆخەکە ئەوەی کە ڕازیە خۆی یەکلا بۆتەوە بڕاوەتەوە ئەوەی نەکە ناڕازیە باوەڕی وایە هەرگیز ناتوانین ئێمە لە ڕێچوونەکانی دەنگدان گۆڕانکاری بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزانتان نەتارە یاساناس هەروەها ئاسۆ حەمەشین یاساناس لەگەڵمان بوون زۆر سوپاس بینەرانی خۆشەوی سوپاس بۆ بینەری ئێوەش تاوکو ئێستا بینەرمان بوون بەخۆی گەورەتانە سپێرم کاتێکی خۆش